کاریانەی لە ناوچەکە ڕوودەدا هاوکات لەو هەڵمەتە ڕاگەیانە گەورەی کە زیاتر لە 1000 کەناڵی ئێستا بۆتان بازەکەم میدیایی پارتی وەکو باڵۆن ئەو سەردانی مەسروریان گەورە کردیا ئەوانەی بەخۆیان دەڵێن و پرسیان خەریکی ئەوە کردنن تەعەن لە یەکتردان و خەنجەر لە یەکتر ئەتو وایە ئەتو پیاوی دەسەڵاتی و خەریکی ئەو شتانە ئەو کۆمەلگایەشیان دەهەن لە بێزار کردیا یان ئەوەتە بەرتیل دەدەنە پارتی وەچێتی بە ناوی ڕۆژنامە نووس سەربەخۆ میدیای سەربەخۆ ئۆپۆزیسیۆنی سەربەخۆ چی $200 وەکو سەکەیە چیرۆ فرێدرێ ئاوە ینی کاچ خۆ من دەشتی ڕۆژنامە نووس دەبی قسە قیەم و ئەخلاقێوی بەڕاستی یعنی میدیاکاری حز ئەوانەی بە شان و باڵی جەلاد و دیکتاتۆر هەڵدەدەن ئەوانە ڕۆژنامە نووس نین ڕۆژنامە نووسی ڕووزەردن بە هەر ئەوە بی ڕۆژنامە نووس پرەنسیب و ئەخلاقی هەیە کە ئازاری خەڵک بخاتە سەر شاشە و ناو شەڕی دەبۆ بکاتن ئەوەی لە کوردستانی دەرێ من خەبەر دەگۆزم و خەبەری چ دەگۆزیەوە دخوا میدیای دەسەڵات نیدە میدیای دەسەڵاتیش کاچ خۆم سیفەتی ڕۆژنامە نووسی ڕووزەردی هەیە بەرحاڵ بەڕێزان بەر لەوەی بچمە سەرەوە بابە لە هەندێک شتان پێ بڵێم مەسعود بارزانی لە 2010 بڕیار بوو دوای ئەو کۆنگرەیان 2004 بکە لە بە شەڕی داعش تەجیلیان کرد 2015 دەسەڵاتیدا بە مەسرور بارزانی وتی بڕۆ لە قوشتەکان لە جیاتی کۆنگرە بگۆڕە مەسعود بارزانیش مەسرور بارزانیش هاتە ناو ئەلەو دەمی ئیشی لە بە حکوومەتکردنی خۆی کرد و دەیان بەرپرسی پاراستنی لە لەقەکاندانا وەکو هیوا گەیلانی هیوا ئەحمەد مستەفا ساسان عەونی محەممەد شوکری عەلی تەتەر وەلەو ماوەش مەسوول لە قەچی لە پردێدانا کە کادرێکی بەسیط بیانی هەموو حزبەکانی دەکاتە پاراستن مەسرور بارزانی هات پێشتر بە خۆتانزان میدیای ئەهلی هەبوو لەس کوردستان لە ئەوروپا کۆمەڵک میدیا و پاڵتاکە حەشریان بە پارتی دەکرد بەڕێزان مەسرور بارزانی زۆر ماڵی بارزانیان زۆر شڕ بوو بە دەست میدیاوە هەستا چی کرد لە ئێستادا 254 کەناڵی میدیای بینرا و بیسراو یاتە ئەوەی بە تەلەڤیزیۆنیان ئەوە تا بە دەنگ و بە جەریدە و ئەوانە لە عبراەتی و لە خەبات و نازام کە کەسیش ناخینەوە بەس هەر دەردەچیتن لە هەرێم و نازانم ڕامانە و گۆڤارەکە بنمونە لە بۆ ئاوا میدیا ئەوانە تەمیل دەکەن هاوکات 800 پەیجیان هەیە 800 پەیجی سێبەریان هەیە براڕۆ 1054 ئەوە زیاترن ئەرە منە زانیارام لە کادرێکی ڕاگەیاندیاری پارتی وەگرت 1050 ئەگەرێکە 5 کەسی بیت سپارێک کەمالوەرتیەکان دەچن لە باجی ئەو خەڵکە دەبڕنیان لە داهاتی دەزراوی خەڵک دەبردرێ دەچی لە دەرخواردی ئەوانە درێ ئەزان ئەو ئاوا میدیایە بنمونە بودجەی کراوەیە مانگانی چەندین میلیۆنە یعنی CNN خۆی لە قەرەی نادا هەوراز گۆڵپی چییە دەفتەرەکی زیاتر هەیە من لێرە یەک نمونە دەڵێم کە نێچیر مەشهورە بەوەی کە پارە ئاوا فڕێ دەدا لەبەر ئەوەی وەکو بەلو ئاوە لۆی هاتە دەستی خەونی بۆ وەخت خۆی کە هێمن لە هۆنی تا ئەنێمن لە هۆنی لێگرتو بووە لە گۆڕام بووە کە ئێن بووە لە خەندان بووە ڕووداودای ئەوەی چیر کردی ئەو جارە مەسرور کردی یعنی ئارەکو لەش فرۆشە هەر شەوێ لە باوەشی یەککە گرنگ پارەی بدرێتن مشکلە نییە تەمویلی چ دەکات چ پەیامەکی هەیە مشکلە ئەوەیە چێ پارەی زیاتر بداتێ وەکو لەش فرۆشەک تەسەوەر کە نێچیر شوقەی ئیمپایری لە بۆ کڕی بووە 22 دەفتەری وتیان سایارەشی تاهۆ بە 4 دەفتەری لەگەر ئەوە مانگانەی دەفتەرێک بوو ئێستا کارمەندی ئاوای بندستی هێمنی دەفتەرەکیە هێمن لە هۆنی سارەی کادیلاکی 16 دەفتەری ئێستا پێیە بەس ئەوە ڤێلای نزیک $1 ملیۆن پێدرایە بودجەی کراوە تێم دەگەی حتا دەڵێن توالێت و کلێنیسی و کوورە بچووکترین شتی ئاوا هەمووی هەرە دەرەزە ئوولەکەی یعنی ئەو موچەی لە ئاوا دەدرێت لە CNN نادرێ بڕوا بکەن 200,000 مەسەلەن لە بۆ ئێمە دەکات 200,000 دینار ئەوەی هێمن لە هۆنی وەردەگری هیچ کەسێک ئەوەی لە سوید نییە هیچ کەسێک ئەو یعنی سەرۆکوەزیرانی سوید ئەوەندەی نییە ها لە سوید 100,000 وەردەگریت ئەی هاوار یعنی ئەو پوجە خەیاڵە لە شێدێ لە کەمالوەرتەیەکان لە داهاتی گەل دەبەردرێت دەرخواردی ئەو هەموو میدیایی دەدرێت بەڕێزانیان ئەوە تا بارزە عەلی هەمە هەیە ئەوە پێشێک لە کۆیلەکانی مەسرور بارزانیە
من نامێ هەندە شتێ بڵێم ئەگەنا دەنگ وشتی یعنی ئەم تەلەفۆن نەکرد زۆر بەغڵ بواتەوە دەت باتە و لای لێت ناگەڕێ پرسیارەکە سعاتێک و هەندێک دەرچوو بەهەرحاڵ بۆ قەپاتم کرد ئەوە تەلەفۆن لە هەندێک پەیج و میدیای سێبەر دەکا برێم هەر سەر بەدەسەڵاتن بە ناوی سەر بەخۆ پارەیان دەداتی بەشان و باڵی کاک مەسرور ئەو سەردانە بدە بەشان دژی نێچیر بە دژی ئەو کەسە بە یعنی لەبەرەوەی دەزان هەر 1054 میدیایەکەی سێبەری پارتی سنجیان نییە بۆیە پەنا لەو خەڵکتر دەبن بە ناوی سەر بەخۆیش بکاتن پارەیان دەدەنێ بەخۆی و هێمن لە هۆنی ئەو ئیشیانە هێمن لە هۆنی انتخاباتی پار ئۆفەریدا بوو بەس ئەو مانگەی دژی پارتی مەبن چوو بە سەردانی زۆربەی میدیاکانی کوردستانی کرد بوو بە تایبەتی دەڤەری سلێمانی مشکل هەیە لە بۆیان بە نمونە ئەڵێ بەس دژی پارتی مەبن ئەو مانگەی بە شان و باڵی مەسروردا هەڵدەن پارەیان دەدەن نورەدین وەیسییانە هەموو گروپەکەن میدیای سلێمانی دەکردن هەن بەرتیل دەدەن زۆربیان خۆیان ڕناگرن هەشە خۆڕایگرتێ بەڕاستی بەڕێزان یان ئاواوەکو گوتم بە شان و باڵی هەر دەدەن وەرەوە یان وەزیری پەروەردە تخوا شەرم لە خۆ ناکەی ئالا ئامەسایی بێت وەزیری پەروەردەبی بچی ئەستێرە مۆزەفت ئەوەت بی تەمیلی بکەیت ئەخر ئەستێرە سەقافەتێک بڵاو دەکاتەوە لە بیستنی زمان سەرکاو کورە نازانم فەرهاد پیربار ماوەیە کە بە شان و باڵی مەسروری دەدا 50 وەرەقە دەدایە شەرم لە خۆت ناکەی وەزیری پەروەردە چێ بۆ وەزیر دەمی زبڵخانە بکاتن جوێندام بکاتن بەڕێزان با من دوو قسەی سەریع ئیش بکەم لەسەر ئەوە ئەو سەفەرەی مەسرور وەرە بڕۆ راپۆرتەکەیە لە دیبلۆمات مەگەزین کە عادەوە وەختی خۆشی هەشتا راپۆرتی لەسەر ئەردۆغان کرد دژی هەدەپا لە انتخاباتی ڕابردووی پەرلەمانی پێم گوتی ئەو داوای لێبوردن نەکرد ڕێباز حەملان بەر لە ڕێباز حەملان گوتی لەسەر مۆقفی کوردایەتی دەرکرا تەلەفۆنیشم بۆ کرد بۆ دەومان پێم خۆش نییە بڵاو کەمەوە قەپاتش کرد لە نیوێ ئێستا هات یەک راپۆرتی لەسەر مەسرور بارزانی کردی ئەڵێ ئەو دیدارانەی مەسرور بە ئاستی خزمەتگوزاری 4 ساڵی وەکو حکوومەتێک دەبێت لە ناو خەڵک ئەی هاوار ئەو پەیزەکەیە حوتی ڕۆژە چەندەوا بزانم ئی کوڕەکە ناوی سوهەی بەخوا نایناسم بڕوا بکە گەنە ناوی بابیشم دەگوت ناینازم ئەڵێ پێگەی مەسرور بارزانی ڕۆژهەڵاتی ناو ڕازگەیشتە زۆرەوە کورە دەبەنجینە ئەگەر ئەوە پارەتان نەداتێ مەسرور بارزانی پاریش نەچوو ئەمریکا ئەی دوای ئەمریکا کە هاتەوە ئەو هەموو هەڵمەتە ڕاگەیان نەدیسان لۆکرا ئەوەی دیچوو ئەوەی کرد چ بوو مەعاشەکەی پێدرا لەبەر دەستی کۆلۆنیالی حکوومەتی عێراق قوتاری بوو دەتوانی شتێک بکاتن نەوتی پێفرۆشرا پێگەی نێودەوڵەتی چەند بەرز بوو یان 15 ساڵە ماڵی بارزانی دەستنە داڤۆس و میشن و تێم دەگەی بە پارە ئەو بەشداریە دەکەن ئەرێ لە ڕێفراندۆم لە پێ 6 کۆنگرسمانی وەکو یاسین خدرەکان زیاتر چیان پێتێپەڕی لەگە جەلال پەرێشانەکان کاچخم کۆنگرسمان واتە جەلال پەرێشان و یاسین خدر یعنی چی بە پارەش دەکرێ بە پارەش دەکرێت چیان پێتێپەڕێندرا کورە بەڕێزان ئێستاش هەر دەوڵەمەندەکەیە ئامادەیە دە 12 ملیۆن دۆلاری بداتە من بی بێمە ئاستی مەسروری کۆمپانیا هەیە ئەڵێ وەرە دیدار لەگە بەرپرسە باڵا سەرۆکوەزیرە ڕئیس وزەراکان سەرۆکەکانی ئەمریکای کۆن کۆنگرسمان چێت دەوێت سەعری هەیە تەوقیت سەعاتی بڕۆ لە گوگل لێدا هەیە کۆمپانیا کۆم ئاپە بڕۆ لێ دەدرێت سەعات ئەوەندە و چ لێ دوانە چ دەوێت بەشێک لەو سیاسیان پارەیان دەدێ دەڵێ لەسەر ئەو شتەی لە بۆ من بنووس لۆ دەنووسیتم براکەم پارەیە بزنسە ئەوە لەو هەندێش ئەمریکا بە قانونی کردیا لەبەر ئەوەی ئەوە پارەی خەلیج و پارەی مەسرور بارزانی و ئەوانە نییە لە قوتی ئەو میلەتەی دەدزن دەدەنەوەوانە بۆیە مۆزوعەکە بە شەرمە وەرە ئەی هاوار ئەو میدیا ئەهلیەی کۆن ئەو کاریگەریەی هەبوو ئێستاکە وەرە ئەو گەجەر و گوجەرانە دێن بە شانۆڤاڵی مەسرور بارزانی دەژێ منە هەلیمە ئیشی حکو میدیای ڕۆژنامە نووسی بە مڕاڵ ئەوەیە ئازاری خەڵک بخاتە سەر شاشە ئەگەنە دەفتەر ڕۆژنامە نووسی ڕووزەرد ئەگەر نەتکرد یعنی ناپاچ